پارلمان عراق خواندنا ایک بوجه 2018 بوراند ولدور دا فراکسیون کردستانی و سنة نرازی بون یا خول سروی یاسای در برین و بایکوتا روینشتنا پارلمانی کرن و تیده راد گینن که پارلمان پیلانه که آشکرا دجی سنة و کردان کار اینا بو خواندنا ایکل سر یاسایا بودجه. دوای ئەوەی کە پرۆژه موازنەی 2018 لە جدولی کاردان نەبوو ئەمڕۆ بەڵام وەکو فێڵێکی هەمیشەیی سەرۆک پەرلەمان خستیە دەنگدانەوە بۆ ئێمە بایکۆتمان کرد و هاوکات سونەکانیش لەگەڵ ئێمە چونکە پەرلەمانی عێراق و حکوومەتی عێراق هەتا ئەو لەحزەیە ئامادە نەبووە ڕێز لە مەتاڵیبی نوێنەرانی کورد بگرێ و ئەوەی کە پەیوەستە بە ڕاستکردنەوەی ناوی هەرێمی کوردستان و ڕێژەی گۆڕینی ڕێژەی 17% بۆ 12% ئەمە کە خەرقێکی دەستوریە. اندامه که فراکسیونای گرتوهای اسلامی کردستانی راد گینیدن اگر بودجه هاتا بوراندن کرد دنگ خول سر بودجه نادد. ام وەک فراکسیۆنت کوردستانی بڕیارەمە ئەوە هیچ ڕەنگێکی حتا ئەم خاڵێت خۆ سەرۆک وەزیر نەئێتن ئەو خاڵێت مە بۆ پێشکەشکرین وعدی بدەتن و بچنەت پڕێژەیدا هیچ ڕەنگێکی ئەم دەنگیل سەر نادەین ئەگەر تێپەڕیننجی بڵا تێپەڕینن دەنگی کوردی بۆ vê بودجێ نابیتن. الدور بوراندنا بودجه 2018 اندامه که فراکسیونای یەکەتیان اجتماعی کردستان راد گینیدن که خواستە سەرۆک وەزیرên عێراق ئەوە که کورد ملکەچ بیت. تێپەڕاندنی بودجە و جێبەجێنەکردنی داخوازیەکانی کورد بە تەنها یاخود وەڵام نەدانەوەی کورد لەم بابەتە من پێم وایە ئەمە بڕیارێکی سیاسی دەوێت ئەو بڕیارە سیاسیش لە کاتی خۆیە بڕیاری لەسەر درێ من پێم وایە بادی ئەوێت تێپەڕێنرێ بەبێ ئەوەی وەڵامی داخوازیەکانی کورد بداتەوە بۆ ئێمە زەختێکی گەورە بێ بەدەستیەوە لەسەر کورد. بی کرد و چند فراکسیونیان سنان خواندنا ایک بو بودجه 2018 هاتا بوراندن ولدور دا وقتی تا پیش بینی کرن که دو خواندنا دوی دا دهان کسب ده برهنگاریا یاسایا بودجه بیتن لورا بوراندنا بودجه 2018 خواندنا که دجوار تیتا جمارتن. لبغداد نزار عبدالله دنگی امریکا.